بە نوێنەرایەتی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کاظمی هاتوون، نوێنەری وەزارەتی ناوخۆی عێراقی تێدا، نوێنەری گومرگی تێدا، نوێنەری هەیەتی مەنافیزی حەدودی و نوێنەرێتی استخباراتی تێدا هاتوون لەگەڵ بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی بۆی لە نزیکەوە سەیری ڕاستیەکان یا لە نزیکەوە ڕاستیەکان ببین لە مەرجی کێلێ بۆی ئەو ئیجراتانەی ئەو تەدابیر و ئیجراتانەی کە کراون بۆ ئەوەی لە ئایندەدا ببێتە مەرجێکی نێودەوڵەتی هاتوون لە نزیکەوە ڕاستیەکان ببینن. واتە پێی یعنی لیژنەی تەقەسی حەقایقن بۆ ئەو هاتوون بۆ ئەوەی بزانن لەسەر ئەرز چی دەگوزارێ و لە نزیکەوە ڕاستیەکان بە چاوی خۆیان ببینن.